کۆنفرانسە ساڵانی دەکرێت ئێمە ساڵپار لە ئەندەنوسیا لە جەکارتا کتمان ئیمساڵ بەشێکیان لە بەغا کرد بەشێکی تریشە هێنایە شاری سلێمانیەوە ئێمە پەیوەندیکی تۆڵمان هەیە لەگەڵ جەکارتا ئەندەنوسیا کۆمەڵێ وەکالاتی تیجاری ئەم شارەوەری گرتووە بۆ عێراق نەکرد بۆ کوردستان بۆ عێراق ینی جوڵەیەکی بازرگانی ئێمە ئەوان زۆر باشەیە زۆر دڵخۆشن بە شاری سلێمانی کە زیاتر کاڵەکانی ئەندونیسیا لێرە پەخشەکرێ بۆ شارەکانی عێراق و هەوڵمان داوە سلێمانی شاری سلێمانی بکەین بە سنتەرێکی بازرگانی بۆ شارەکانی خوار و عێراق